ولا بينج دانا يك شغال يك دانا معملة إيشك مصنعي آسن ويك دانا يشيرين فروشتي ويك من أو علاقة صلاح الدين والله داري جان براكة وسيارة ومالك وهم يبردوها والله داعشة والله ناغو المكتب براكة يمردي داعش لي بالطيارة على ناغو المكتبة باكون بزوري برويشة والله لازقي فرش 4 سال معاشنية دو خشكو دو برا بالله إلا بقايشك والله من اللي ريشك اي شيء قرا فرشنا تشوفوا والله باو كده سنين 6 سال سبارت بويكا مناله 8 سالي ورقي بيدراوا كاركا طبعا ل 8 15 سالي ورقي بيدراوا مشرعش او لاني قلت هذا برشا ولا مروك لاني كم مناله بين الثماني خوێنەواری هەبێت و لانی کەم تا قۆناغی ناوەندی تەواو کردبێ و جانبێکی تریش هەر لەم ڕۆکە مشارە ئەتیباری بۆ کردووە ئەوەیە کە ئەبێت یان کارکردنی مناڵ لە خوار تەمەنی 15 ساڵیەوە کاریگەری جەستەیی و دەرونی ئەبیانی کاریگەری بەگشتی لەسەر جەستە و دەرونی مناڵ دروستەکات. سزای ئەو کەسانەی کە کار بە مناڵەکان چییە؟ ئەگەر هۆکارەکە مەسەلەن سەرپەرشتیار یا کەسی بەرپەرست هۆکارەکەی ئیهمالی بێت کە ڕێگەی داوە مناڵ کار بکەیان گوێنە داوەتێ ئەگەر ئەو هۆکارە بێەوە غەرامەیەکی مالی ئەکرێت غەرامەکە شتێکی وانە بەڵام ئەگەر هۆکارەکە یعنی پاڵی نابێت بە مناڵ کە کار بکات یان زەختی لێکرد بێت تا ڕادێک ئەو مناڵە کار بکە ئەمە لەم حاڵەتە سزاکەی بە حەبس ئەبێت کە لە ساڵێک زیاتر نەبێ حەبسەکە لە ساڵی زیاتر نەبێ و یان غەرامەیەکی مالی غەرامەکە شتێکی وانە ئەوەی ڕاستی بێت. سەبارەت بەوەی کە هیچ ئامارێک لەبەردەستا خۆ چەند کەس یان کەسانی بەرپرست کە بەهۆی ئەم کارەوە سزا دراون ئەوەی ڕاستی بێ وەکو سزا کەس سزا نەدراوە تەنیا ئەهێنرێنە دادگا و لێپێچینەوەیان لەگەڵەکرێ بەڵام دادوەرسۆزیە بەرامبەریان یعنی هین ناکات سزانە تەنیا تەعاهودێکیان پێ پڕکاتەوە دوایی ئیفراجیانەکە وازیان لێنێ بڕۆن هۆکاریش بۆ ئەوەیە کە ئەگەر بە غەرامەیەکی مالی پارەیان لەو کەسانە وەرگێ ئەو مناڵەکەی لەبەر احتیاجی نەبوونی کردوتە بەر کار ئەو کاری پێەکە جا ئەگەر ئەو پارەی کە مناڵەکە بەدەستیەنەوە بۆ حاڵە ئەو بچێت لێی بسەنێت ئەمەش هەر جوان نیە ینی باش نییە لەبەرەوە دادوەر ئەو ئاعتیباری بۆ لایەنە کردووە یعنی کە ئەو یاسایە جێبەجێ ناکرێن سزا نادرێن ئەوەیە کە ئێستا ئەگەر لایەنی ئەو کەسی تاوانبار یان سەرپەرشتیار ئەگەر قانون بێنێ بیگرێت و سزای بابی کاتە زیندانەوە ئەو کا سەرپەرشتیاری ئەو ماڵە بێ سەرپەرشتیارە بێنەوە لانی کەم حکومە دەبێت بژێوی ئەو ماوەیە کە ئەو کەسە لە زیندانە بێت ئەو خێزانە دابین بکات حکومەتیش ئەوە ناکات یعنی ئەبێ بەدیلێک هەبێ کاتی ئەو سزا ئەدەی یا دایکەکە یا باوکەکە ئەیکەیتە زیندانەوە ئەبێ بەدیلێکت هەبێ ئەو ماڵە پێی بەڕێ بچن یا بژین یا سەرپەرشتیارێکیان هەبێ ئەوەش حکومەتیش هینی کارێکی بۆ ئیشانە نەکردو بۆ شتانە نەکردو لەبەرەوە نەخێر دادوەر ئەو لایەنانی لەبەر چاو کردو و سزایان نایەت تەنیا تەعاهودێکیان پێ بڕکاتەوە وازیان لێنێت